من مامۆستا ئێستا شیردەرم. منداڵەکەم تەمەنی 10 مانگە بەس 90 شیریم نەخوا. ئەگەر من ئێستا بە ڕۆژی نەبم فیدیەکەی بدەم زۆربەی دەرێنەی گریەوە دروستە. گوناحبارە بم. چییە زۆربەی چییە ئەڵێ نەیگریتەوە دروستە؟ لە ڤیدیۆیەکان لە تیکتۆک ئەوە بڵاویەکەنەوە لۆیە. کۆمەڵێ مامۆستان ئینتیسابیان بۆ نمونە بۆ سەلەف کردووە، قەولەکەیان زەعیفە، مخالەفەی جمهوری زانایانیان کردووە، بگرێت ینی شیبهە ئیجماعی زانایانیان کردووە، هەر چوار مەذهبەکە دەلیلیان هێندە بەهێزە ئافرەتی شیردەر و ئافرەتی حامل دوای ئەوەی شیرەکەیان تەواو کرد، دوای ئەوەی حەملەکەیان دانا ئەبێ ڕۆژەکانیان بگرنەوە. وەڵا پار هەموویم گرتەوە مامۆستا، بەس ئێستا چونکە هیچ شیرێک ناخوا جگە لە شیریم گوتم زام داخوا گوناحبارە بم. نا خوشکە بەڕێزەکەم ئەگەر نەتوانی ڕۆژەکە بگری یا شیرەکەت کەم کات یاد خۆت بێهێز کات ئەو کاتە توانی نەیگری، بەڵام دوای ئەوەی کەەوە مناڵەکەت لە شیر بۆیەوە لە شیر گرتەوە ئەو کاتە ئەبێ ڕۆژەکەت دووبارەکەیتەوە. واللهی ئەو مامۆسایانە بێت تەوبە بکەن، بێ هەر هەمویان تەوبە بکەن لەسەر ئەوەی ئەو حکمیان داوە. هەزارەها ئافرەت هەیە ئێستا بە ڕۆژوو نابێ، هیچ ڕەمەزانی بە ڕۆژوو نابێ، باوەڕتە بێ خزممان هەیە ئێستا لە گۆڕایە مردووە چەند ساڵ بە ڕۆژوو نەبوو، نزیکەی نازان بڵێن 15 ساڵ بە ڕۆژوو نەبوو نەیان هێشت. ینی بۆ هەر مناڵیە بوو هەر شیریەدایە مناڵیان تۆ بە ڕۆژوو مەبە بڕۆ فەردەیە برج بدە ماڵێک ویتر تەواو ڕۆژوو لەسەر تۆ نییە.